بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. بابەتێک کە لە چوارچەوەی دینداری و دنیاداریە جێگەی دەبێتەوەوە زۆر سەوباس هەڵەگرێ و جێگەی سەرنجە بابەتی زوهد و زاهیدە. ئێمە لەم بەرنامەیە بە پێویستی ئەزانین هەڵوێستەیەکی لەسەر بکەین و فێر ببین بزانین ببیستین کە زوهد چییە، زاهید کێیە، لەگەڵ دینداری و دنیاداریە چۆن دێتەوە و خاڵی هاوبەش و جیاوازیان کامەیە. لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زەهاوی و کێشەر ئەم گفتوگۆیە سازەکەی. سەرەتای بەرنامە بە خێراتنی گەرمی بەڕێز کاک دکتۆرەکەین. بەخێر بێن کاک. سلامەتکە، سوپاس بۆ جەنابەت. پێمان خۆشە بە ناساندنی زوهد دەست پێ بکەین، بزانین زوهد چییە، زاهید کێیە، بە کێ دەوترێ زاهید. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم وبارك على النبي الكريم وعلى آله وصحبه أجمعين. بناوي خواي بخشندو ميربان خواي بخشرو دلوفانو رينماو دليلي صالحان درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خۆشەویستمان محەممەدی مستەفا و یار و یاوەران و شوێن کەوتوانی سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ جەنابەت و هەموو بینەران. مەسەلەی زوهد مەسەلەیەکی وەکو جەنابەت لە پێشەکێکەدا فەرمووت مەسەلەیەکی گرنگە، یعنی تەوەرێکی زیندووە لە توراس و کە لە پووری ئیسلامیە، لە ئەدەبیاتی عیرفانیە، لە ئەدەبیاتی ئیسلامیە و ئەم مەدلول و مەفهومەی کە هەیەی وەرگیراوە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەروەها لە وتە و لە تەجربە و ئەزمموی ساڵحان و خواناسانی ئەم ئومەتە و ڕۆژ بە ڕۆژ گرنگی ئەم بابەتە دەرئەکەوێ و بەرجەستە ئەبێ. بۆیە زۆر توێکاری تیاکراوە، یعنی هەر لە پێناسەکردنیەوە تا پۆلێنکردنی، تا لێکدانەوەی، تا هەڵسەنگاندنی زوهد و بەراوردکردنی بە باقی بابەت و پرسەکان و چەمکەکان. خواجە عەبدوڵڵای ئەنساری لە کتێبێکیا بە ناوی سەد مەیدان کە پوختەی مەنازیل السائرینە زوهدی داناوە بە مەیدانی 13، یعنی لە پێش لە مەرتەبەیە، بەڵێ، یعنی لەو سەد مەیدانەیە کە ئینسانە بێ بیان بڕێ بۆ ئەوەی ذاتی خۆی تەحقیقکە، بۆ ئەوەی ببێ بە ئینسانێکی کامڵ، ببێ بە ئینسان نمونەیەکی شایستەی عوبودیەت بۆ خۆی پەروەردگار، ئەو لە مەیدانی 13 هەمادایناوە. یعنی پێش زوهد مەیدانی وریاییە و مەیدانی یەقەزە و بێداریە. دوای زوهد مەیدانی تەجریدە، یعنی خۆداماڵین و خۆڕەهاکردن، خۆساکردنەوە. ئەنی کەواتە زوهد سەرەتا بە بێداری دەست پێەکە، بە ئاسانیش پێی ناگەی بەو بەڵێ بڵێ بە بێداری دەست پێەکە، بە وشیاری دەست پێەکە، بە وریایی دەست پێەکە. ئەنجامەکەشی بریتە لەوەی کە ئینسان ساغە بێتەوە، ینی وای لێدێ ئەبێ بە کەسێکی مجەڕەد ئەگاتە مەرتەبەی تەجرید. وەکو پێناسە وشەی زوهد، ینی لە زمانی عەرەبیا وەکو چاوگ وایە، کاتێک کە حەزی لە شتێ نەبێ ئەڵێن زەهیدە فیهی، کاتێک کە حەزی لە شتێ بێ ئەڵێ زەهیدە عنه. یعنی مەسەلەی زوهد بە پێی ناوەڕۆکەکەی ئەتوانین پێناسی بکەین. ئەگەر لە شتێک وازت هێنا تەبەن دیارە ڕووەکەیتە شتێکی تر، کە تەرکی شتێکەکەی میل پەیاکەی بۆ لای شتێکی تر. ئێمە کە باسی زوهد دەکەین، ینی وازهێنان لە دنیا، لە عەلاقاتی دنیایی، لە وابەستەبوون بە شتی کاتی، بە دنیایەکی کاتی، بە سەرمایی کاتی، وەڕووکردنە شتێکی باڵاتر و بەرزتر و هەمیشەیی
کەواتە زوهد لایەنێکی ئیجابی هەیە لایەنێکی سەلبی هەیە. لایەنە سەلبیەکە ینی تەرککردنی دنیاە، نەک واز لێهێنانی دنیانی خەریکی دنیا نەبی، لە ڕووی ویجدانیەوە، لە ڕووی دڵەوە، لە ڕووی دەروونەوە، لە ڕووی ڕۆحەوە خۆت بە خەڵکی ئەم دنیاە نازانی، خۆت بەوە نازانی کە خۆت فیدای دنیا بکەی، دنیای خەڵک، دنیای خۆیشت. ینی خۆت وا لەیەکەی کە وەکو ڕێبوارێک وەکو مەمەڕێک تەماشای ئەم دنیاکەی خۆت بە ڕێبوارێک ئەزانی. یعنی هەر ئەوەندە گرنگی بە دنیادی وەکو چۆن هەوارێکەکەیتەوە بۆ ماوەیەک ئاسوودە بیتیایە ئاسایشی تیا بیتە سەر، بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ دنیاکەی. کەواتە زوهد مەقامە، مەرتەبەیە، قۆناغە، هەموو ئەم پێناسانە هەڵەگرێ و حاڵەتێکی وجدانیە کە بۆ ئینسانی سالیک و ڕێبوار و ئینسانی ئیماندار حاصڵە بێ و دوو لایەنی هەیە، لایەنێکی سەلبی و نێگەتیڤ، ینی تەرکی شتێکەکەی کە بە شایستەی نازانی و ڕووەکەیتە شتێکی تر کە بە شایستەی ئەزانی. ئێستا بەوادا بنین مەسەرەن ئەوەی کە تەرک کراوە دنیاە و ئەوەی کە ڕووش تێکراوە دینە. دین ینی ئاخیرەت، یان جاری وایە گەر تۆ دین مەبەستیشت ئەم شتانە بێت کە لە دنیا بە ناوی دینەوە ئەیکەی ڕوو لەوەکەی ئەوەش پێی ناوترێت زوهد. زۆر باشە. مەسەرەن بۆ چییە بێ تەرکی دنیا بکەین کاتێک بمانەوێت ڕوو لە ئاخیرەت بکەین کاک دکتۆر؟ تەرکی دنیا بۆ معنایە نە کە تۆ هیچ چالاکیەکی دنیایت نەبێ، هیچ ئەرک و فەرمانە جێبەجێ نەکەی، بەو مانایەنێ تۆ بڕۆی لە گۆشەیەکا دانیشی و خەڵکی تر خەریکی دنیاداری بن. نە، تۆ ئەبێ لە هەموو کە زیاتر خەریکی ئاوەدانکردنەوەی دنیابی، بەڵام دڵت نەبەستی بە دنیاوە، ینی ئامادە نەبی خۆت فیدای دنیا بکەی، ئەبێت دنیا بکەی بە وەسیلەیەک بۆ گەیشتن بە ئاخیرەت. وەکو خوای پەروەردگار بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قل متاع الدنيا قليل والآخرة خير وأبقى یا والآخرة خير لمن اتقى. کەواتە مەتاعی دنیا ناڵێ کاڵای دنیا نییە، هەیە کاڵایەکەیە پێوتێ دنیا، دەسەڵاتە، موڵکە، سەروەت و سامانە، کەس و کار و عەشرەتە، پێگە و مەقام و مەنسەبە، بەڵێ ئەمە هەر هەمووی خوا ناوێنێ قەلیل، کەم. یعنی هی ئەوە نییە تۆ دڵبەستەی ببی، دڵی خۆتی پێ بدەی، ئەو جەوهەرە بە نرخەی خۆتی تیا سەرفکەی و خۆتی بە قوربان بکەی. نە، ئەفەرمێ والآخرة خير لمن اتقى. بەڵام ئەگەر بەراوردی ئەم دنیاە بکەی بەو هەموو جیلۆ و جوانیانەی کە هەیەی، بەو هەموو زێوەر و ڕازاوە کاریانەی کە تایەتی، بەراوردی کە بە ئاخیرەت و ئاخرەت خەیر لمن اتقى باشترە، باشترینە. چونکە خەیر سێ معنای هەیە، بە معنای باش، بە معنای باشتر، بە معنای باشترین. کەواتە ئاخیرەت بە پێی خوێنەری ئاەتەکە ڕوونەبێتەوە، یعنی مەسەلەن هەیە تەنها دنیای لە بەرچاوە، ئاخیرەتی لە بەرچاو نییە، ئەو کاتە پێڵێ ئەو ئاخرەت و خەیڕون وابووی تەفسیرەکەی دنیا هەر خێر نییە، ئاخیرەت خەیرە، ئاخیرەت خێر. یەکێکی تر پێی وایە کە دنیا خێرە و ئاخیرەتیش خێرە، بەڵام ئاخیرەتی پێ باشترە، دنیای پێ باشترە، ئاەتەکە پێڵێ ئاخیرەت باشترە. هەیە پێی وایە نەخێر، ئاخیرەتیش باشترە و هێنیش هەر باشترە، بەڵام باشترین کامەیە؟ ئاخیرەت باشترینە. کاک دکتۆر زوهد تەنها بابەتی دڵە و ڕۆحە، مەسەن پێوەستبوونی ڕۆحە، یان لێککەوتی دنیاییشی هەیە؟ ئەکرێ ئەوە سیر بکەین ببینین کە کەسێک هەست بکەین کە ئەمە زاهیدە. بۆ نمونە مەسەرەن ئەکرێ کەسێک لەسەر زەوی بەبێ سەرین ڕاکشا بێ، پێمان وابێ ئەمە زاهیدە، یان کەسێک ببینین مەسەرەن نان و ئاو ئەخواتەوە لە بری هەموو نیعمەتەکانی دنیای تر، ئەمە ئەبێ زاهید بێ. قوربان ئەمە جوابیاوەتەوە سوفیانی ثەوری ئەفەرمێ الزهد في الدنيا قصر الأمل وليس بأكل الغليظ ولا بلبس العباد، یا بلبس العباد. زهد بۆی هەیە زوهدی حەقیقی بێ، زوهدی ڕاستەقی نەبێ، بۆی هەیە زوهدێکی ڕواڵەتی و درۆی نەبێ، طبعا هەیە خۆی وانیشانە زاهیدە. ینی ئەمانی کە جەنابەت باست کرد لەسەر ژیانێکی سادە، یا وەکو خواردنی بەسیتە خوا، یا وەکو خواردنی ناخۆشە خوا، جلی زبر لە بەرەکە، ئەمە مەرج نییە،
مەرج نییە، مەرجەوەیە کە تۆ هیوات کورد بێ بە دنیا. ینی تەرکی طەیبات نییە، تەرکی طەیبات نییە، بەڵاوەیە تۆ بزانی ئەمە ئەمانەتێکە و شتێکی کورتە لە لای تۆ. وەکو شێخ ڕەزای تاڵەبانی ئەڵێ زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شیعرە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ جامەی حیاتی عاریەت کورتە زینهار ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەرێ. یعنی ئەم ژیانە وەکو جلوبەرگێک وایە، وەکو کراسێک وایە کە تۆ بە ئەمانەت لەبەرت کردووە، تۆ نابێ بۆ پێچی مێزەرێ بۆ ماوەیەکی کورت تۆ ئەم ژیانەی خۆت ئالوودەی بکەی، یعنی عیباری بکەی، لەکەداری بکەی، تەمەلوقی بۆ ئەم، تەنازول بکەی بۆ ئەم، مهادەنە بکەی بۆ ئەم. طبعاً بوردەکارێکی زۆری تایە مەسەلەی زوهد. کەواتە زوهد بەوە نییە کە تۆ بەڕواڵەت لە ناخەوە دڵت دابێ بە دنیا، بەڵام نیشانی خەڵکی بدەی کە من دنیام ناوێ. نه، ئەمە بەڵکو دوو تاوانە، لایەکەوە تاوانێکە دەرحەق بە خۆت کە لە طەیباتی خوا مەحرومیەکەی، دووهەم لە لایەکی تریشەوە فێڵە لە خەڵک و ڕازیکردنی شەیطانە کە تۆ تووشی شیرکی خەفیە بی کە پێوتێ ڕیا. بۆیە هێنەکانیش لە ئەدەبیاتی خۆمانە لە نالێگری یاخود لە مەحویەگری لە ناو زانە گەورەکانە جیان کردوتەوە. زوهدی حەقیقی ئەوەیە کە مەحوی باسیەکە لەگەڵ باسی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم فەرمێ لەباری پێغەمبەر لەگەڵ ئەو احتیشامە زوهدی دنیایی تەماشاکە کە دوولت نانی جۆ بوو قوتی یا خورما دوو سێدانە. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئیمکاناتی بەیتولمالی لەبەردەسا بوو و هەر ئەمرێکی بکردایە سەحابە زۆر بە شەوق و عەلاقە و بە مەمنونیەتەوە بۆیان جێبەجێ کرد، بەڵام ئەو پێغەمبەری خوایە ئامادە نەبوو بێژگە لە دوولت نانی جۆ یا خورما دوو سێدانە بخوا. لە جلوبەرگەکەی شیعر جلوبەرگی سادە تەشریفاتی نەبوو و قەسر و قسووری نەبوو و هەمیشە تاریخ ئەو جۆرە کەسانە دروستیان کردووە کە قیادە و نمونە و سەرمەشقی خەڵک بوون بۆ ژیانێکی ئینسانی، نەک بۆ ژیانێکی شەهوانی، بۆ ژیانێکە گرنگیدان بێ بە کۆشک و تەلار و خۆراک و جلوبەرگ و فەخر و ناس فرۆشتن بە خەڵک. جەنابی کاک دکتۆر، مەسەلەن من ئەتوانم گوێم لە هەندێک سیفات بێ تا دەرکەوێ بۆم کێ زاهیدە؟ گوێت لە سیفات بێ مەسەلەن گوێ بگرم کە تۆ هەندێک سیفاتم بۆ بژمێری یا چاوم لە هەندێک سیفات و مامەڵە بێ. مەسەلەن خۆی بۆ کەوترێ مەسلەی زوهد ئەچێتە بابی مەقامات و مەراتیبی ڕوحانی، ئەمە مەوزوعێک نییە کە بە نمایش دابنرێ، یعنی شتێک نییە کە تۆ نیشانی خەڵکی بی، چونکە ئینسانی زاهید لەوەش بۆتەوە، چونکە زوهد سێ ئاستی هەیە. ئاستێک پێوتێ زوهد لە دنیا، دووهەمینیان ئاستی زوهد لە خەڵک، سێهەم زوهد لە خۆت. یعنی زوهدی دنیایی چەند نیشانەیەکی هەیە، زوهد لە خەڵکیش چەند نیشانەیەکی هەیە. بۆ نمونە زوهد هەر کەسێک بیەوێ زوهد لە دنیا بکە، نیشانەکانی ئەمانن سێدانێ. یەکەم زۆر یادی مەرگ بکە، زۆر مەرگی لەبیر بێ. دووهەم مردنی بیر نەچێت، زۆر ئەهلی قەناعەت بێ بەوەی کە هەیەی لە خۆراک و لە پۆشاک و لە ماڵ و لە مەسکەن. سێهەم ڕەفاقەتی دەروێشان، ڕەفاقەتی هەژاران، یعنی ڕەفاقەتی بێنەوایان، هەڵسان و دانیشتن لەگەڵ زۆر کەسانە. ئەمە پێوتێ زوهد لە دنیا. ئەم سێ نیشانەی هەیە. زوهد لە خەڵکە، ئەویش سێ نیشانەی هەیە. یعنی یەکەم پێ دوا بێ خوا بڕیارەکانی کۆتایی هاتووە، یعنی بەنسبەت خەڵکەوە زۆر معتەنی نەبی بەوەی خەڵک لەبارەی تۆ چی ئەڵێ. خەڵک بە تەمای ئەوە نەبی خەڵک بەخشش و کەرامەت و ئەو شتانت پێ بدەن. ئەمە نیشانەی دووەمیەتی. سێهەم بریتیە لە لاوازی خەڵکیش ببینی، یعنی وەرە بزانە بێنە بەرچاوت بە تەمای دنیا مەبە، ئەمە ئاستێکی.
بە تەمای خەڵک مەبە، بە تەمای نەفسی خۆیشت مەبە، بە تەمای نەفسی خۆیشت مەبە. ئەمە ئاستە جیاوازەکانی زوهدە، کەواتە زوهد بەشێکی پەیوەندی بە ڕەفتاری ڕۆژانەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە قەناعەتی شخصیەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە حاڵاتی ویجدانیەوە هەیە. کەواتە لە ئاستی یەکەمە لێەوە دەست پێەکەی کە تۆ هەمیشە مەرگت لەبیر بێ، لەبیرت بێ کە ڕۆژێک ئەمری وەکو کعبی کوڕی زوهەیر چۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەسیدەی بانە سوعادی بۆ خوێندەوە، یەکێ لە بەیتەکانی هەڵێ: كل ابن أنثى وإن طالت سلامته يوما على آلة حدباء محمول. هەموو ئینسانێک، هەموو ئافرەت زادەیەک، یعنی هەموو ئینسانێک هەرچەند تەمەنی درێژ بێ، هەرچەند زۆر بە سەلامەتی بژی، ڕۆژێکە بێ بمرێ و لەسەر تابوت هەڵگیرێ. ئەمە قەناعەتێکی مهمە. کەواتە یادی مەرگ. دووهەم قەناعەت بەو قوتەی کە هەتە، یعنی کە تۆ قەناعەتت کرد بە قوتێکە هەتە، سەیری قوتی خەڵک ناکەی، سەیری سفرەوخوانی خەڵک ناکەی، چاوت لە دەستی کەس نییە، چاو لە دەستی کەس نییە. ئەمجا تەمەنای ئەوە ناکەی کە نیعمەتی فڵانە کەسی تۆ بێ، نیعمەتی ئەو نەمێنێ ببێ بە نیعمەتی تۆ، سفرەی ئەو وێران بێ، ماڵی ئەو وێران بێ، ئاگردانی سارد بێتەوە، بەڵام بە شەرتی ئەوەی خۆت ئاوەدان بێ. ئەمە نامێنێ. اینجا ڕەفاقەت، ئەمە لایەنە بەرجەستەکەی زوهد ئالەم سێشتا بێژێ. لایەنە بڕواییەکەشی ئەوەیە کە تۆ پێ دوا بێ بڕیارەکان کۆتاییان هاتووە، ئەوەی چارە نووسی تۆیە خوای پەروەردگار دیاری کردووە، وایان نە؟ اینجا دیتە سەر ئەوەی کە لاوازی خەڵکی ژەبێنی، ئەو خەڵکەیش کە تۆ لەگەڵیانەژیت یا تۆ تەمەنایان پێخوازی بەلاتەوە گەورن، هەر هەمویان لە بەرامبەر دەسەڵات و شکۆی پەروەردگارەوە زەعیف و لاوازن. کاک دکتۆر، ئەمە حاڵەتە عەقیدەی بڕواییەکەیە. حاڵەتە ویجدانیەکەشی ئەوەیە کە تۆ یعنی لە ئاستی خۆیشتا زوهدیشی لە خۆت هەبێ، یعنی معجب نەبی بە خۆت. یەکەم بیر لەوە بکەیتەوەش دوژمنی شەیطانێکەیە کە پیلانت بۆ دانێ. دووهەمینیان تۆش لاوازی، سێهەمینیان شتێکی پێوتێ ئیستیدراج، یعنی کە تەمەنت درێژ بێ و نەگەڕێیتەوە بەلای خوا، ئەمە بە بەڵایەکی گەورە بزانی، بە تاریکی بزانی. بۆیە هەر خواجە عەبدوڵڵای ئەنساری ئەڵێ چی؟ ئەڵێ دەرخود سێ چیزەست، یعنی نیشانەی زوهد لە خۆتە نیشانەکانی سیانە. یەکەم شناختنی کەیدی دی و تێبگەی بزانی بیناسیتەوە فێڵ و ئەو تۆڕ و شەبەکانەی کە نەفسی شەیطانی یا شەیطان بۆتی ئامادە کردو، ئەمە بزانێ. اینجا لاوازی خۆیشت بزانی. سێهەم ئاگاداربی لە تاریکی ئیستیدراج. کەواتە ئاستەکانی زوهد دووبارەیەکەمەوە، ئاستێکی ڕەفتاریە، ئاستی دووەمیان ئاستێکی بڕواییە، ئاستی سێمیان ئاستێکی ویجدانیە. لە هەر سێ ئاستەکە ئەمانە یەکتری تەواوەکەن. کاک دکتۆر، پرسیارێکی گرنگەوەیە کە ئەمە متەتەلەبات و داخواست و خواستی دینە بۆ هەر تاکێک کە بێ وابێ، یان نا کەسانێک ئەتوانن ئەمە بکەن کە زۆر ڕۆ بچن لە دینداریە وە ڕوو لە ئاخیرەت بکەن. بۆ نمونە مەسەڵەن پرسیارەکەم بە دیوێکی ترە، ئەگەرێ زوهدی جەماعیمان هەبێ بە شێوەیەکی گشتی هەموو کەس ڕوو بکاتە زوهد و زاهدی، یان نا ئەمە هەشێ مختص بێ بۆ کەسانێکی تایبەت و ئێمە پێمان وایە دینداری تەجربەیەکی زاتیە، تەجربەیەکی تاکە کەسیە، بەڵام لە کۆمەڵگادا ڕەنگەداتەوە. یعنی تاکەکانن سیمای کۆمەڵگا داڕێژن، سیمای کۆمەڵگا نیشانێن. زۆدی جەماعی بەو مانایی کە بەمانە سەلبیەکەی کە هەموو خەڵک تەرکی دنیا بکە، ئەمە بەرژەوەندی حەقیقیەکان تاعتیلە بێ، یعنی نابێ بڕوامان بەوە بێ بێ خەڵک هەمووی زۆدی جەماعی هەبێ، بەمانە سەلبیەکەی. بەڵام ئەگەر کۆمەڵگا پەروەردە ببێ لەسەرەوەی تاکەکانی بە دوای هەدەفی بەرزابچێ، یعنی تاکێکی
کۆمەلگای ئێمە دنیا بە وەسیلە بزان، دنیا بە هەدەف نەزانێت و ئەمە لەسەری پەروەردە بێ، خۆی پەروەردەکە، مناڵەکانی پەروەردەکە، دەوروبەری پەروەردەکە و لەسەری بژی بە قەناعەتەوە بژی. پێم وایە باشترین ڕێکارێکی پەروەردەییە کە ئێمە لە ژیانی زاهیدان وەری ئەگرین و بەشێ لە کێشەکانی ئەمڕۆی کۆمەلگای کوردستان پەیوەندی بەوە هەیە کە دنیا مەداری و دنیاویستی و ئارزوو پەرستی باڵی کێشاوە تەنانەت بەسەر بەشێ لەوانەیە کە دیعای دینداری شەکەن، یعنی قەناعەتی نییە، چاوی لە ژیانی خەڵکە، مراقبەی خەڵکەکە، منافەسەی خەڵکەکە، منافەسەی خەڵک ناکا لە بەدەستهێنانی شکۆ و گەورەیە معنەویەکان، لە بەدەستهێنانی زانست و زانیاری و ئەدەبیات و عیرفان. منافەسەیەکە لەوەی کە وەکو ئەو ماڵەکەی خۆش بێ، گران قیمەت بێ، سیارەی ئاخر مۆدیلی هەبێ. ئەمانە لە ڕاستیە لە شەعنی ئەگەر کەسێکی ئەتیادی شابێ لە شەعنی کەسێکی قودوە و پێشەوانیە، لە شەعنی کەسێکانیە کە ئەوێ گۆڕانکاری بکە لە کۆمەلگا، ئەوێ کۆمەلگا بەرەو سربەخۆیی ببە، کۆمەلگا بەرەوە ببا کە وەکو میلەت سەردانە نەوێنێ بۆ هیچ داگیرکەرێک، وەکو تاک ئامادە نەبێ بۆ هیچ پۆست و مەقام و دەسەڵاتێک تەنازول بکات لە مەبدە و بیر و باوەڕی خۆی. کەواتە زوهدی جەماعی کاتێک ئەبێ بە شتێکی باش کە معنای حەقیقی زوهد بەرجەستە ببێ، نەک بە معنای ئەوە بێ کە تۆ تەرکی بەرژەوەندیە سیاسیەکان بکەیت، تەرکی بەرژەوەندیە ئابوووریەکان بکەیت، تەرکی بەرژەوەندیە کۆمەڵایەتیەکان بکەیت و قانیعبی بە کەمترین ئاستی ژیان، بە کامترین ئاسی شارستانێت. یعنی بعضێک ئەمە محەممەد ئیقبال باسێکە لە کتێبی تەجدیدی فکری دینیە باسیەوەکە کاڵێ زوهدی یا تەسەوفی زاهیدانە بە معنای سەلبیەکەی یەکێ بوو لە ئەسبابی دواکەوتن و شکستی مسلمانان. کۆمەلگا نابێ زاهید بێ بەو معنایی کە تەرکی دنیا بکە، کۆمەلگا بێ زاهید بێ بەو معنایی کە دنیا بکە بە وەسیلە بەرەو ئاخرەت و بەرەو خواناسی و بەرەو پێشخستن. یعنی کارێک تەکنیکێکەکەی بینایەکە دروستیەکەی مەزرعەیەکەی چێنی کارخانەیەکە دروستیەکەی هەدەفت بەرز بێ، هەدەفت بۆ خوا بێ، پێ دوا بێ ئەمە ئەرکێکە جێبەجێ یەکەم ئێمە جێلی داهاتوو بەڵام دڵی پێوە نابەستم. زوودەوە نییە کە تۆ دنیا لە دەستانە بێ، زوودەوەی دنیا لە دڵانە بێ. دنیا جیاوازیان چییە کە تۆزێ بۆم ڕوونکەیتەوە ئەوە مەسەرەن لە مەولانە جەلالەدینە فەرمیێڵێ ئەو کەسێک کە لە دڵیا دنیا هەبێ، مەسەلەن مەڕ و ماڵاتە بێ، باخ و باخاتە بێ، ئەوە دڵ نییە، پێ ناوترێ قەلبەوە پێوترێت دێ. ئەڵێ لە دڵا دەوڵەت هەبێ، حیوانداری هەبێ چی بێ، ئەوە دڵ نییە، ئەوە تەویلەیە، ئەڵێ دڵ نییە. دڵ ئەوەیە نوری خوای تیابێ، مەحەبەتی خوای تیابێ، معریفەتی خوای تیابێ. جاکەواتە تۆ لە دڵ تا ئەبێ شتە معنەویەکان هەبێ، ینی ئەو دڵە لە ئەسڵا بۆچی دروست کراوە، عەرشی خوا بێ، کەواتە بێ غەیری خوایتیانە بێ، تەنانەت ماسی وەڵڵا ئەبێ مزمەحیل ببێ، ینی نەمێنێ بتوێتەوە، بەڵام لە دەستا دنیا هەبێ. یعنی بۆیە سەخیەکان ئەوانەی کە بەخشەرن، ئەوانەی کە ئامادەن سەرۆت و سامانیان بدەن بە فەقیر و هەژار بەبێ بەرامبەر لەبەر خوددا، ئەمانە بەرزترین پلیان هەیە. حتا لە ڕیوایەتە هاتووە کە پێش خەڵکانی ترە چنە بەهەشت. کەواتە کاک دکتۆر زوهد دەبێ عارف بیکە، ئەگەر ئەوان بیکە گرفتێکی بۆ دروستە لە تێکەڵکردنەوە. زوهد لەوەیە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ زوهد سێ جۆرە: زوهدی عەوام، زوهدی خەواس، زوهدی عاریفین. زوهدی عەوام ئەوەیە کە تەرکی حرامەکەن. یعنی ئێمە ئێستا لە عامەی خەڵک ئەبێ داوای ئەوە بکەین کە بە هیچ شێوەیە توخنی حرام نەکەون. ئەوە مەرتەبەی یەکەمی. ئەمە دیبلۆمە، دیبلۆم هێنانە لە زوهدە. بتەوێت بە کالۆرۆز بێنی لە زوهدە ئەبێ حەڵاڵی زیاشونەوێ، تەرک الفضولی من الحلال، وەکو ئیمامی ئەحمەدە فەرمێ. یعنی شتی زیادە حەڵال هەر ئەوەندەم ئەوێ کە بەشی من بکە. مەسەن من کە ماڵێکم هەبوو کە بتوانم تیا بژیم، پەلاماری ماڵێتر نەیەم، خانوویەکەم هەبوو نەیکەم بە دوو، وایە ئەمە زوهدی خەواسە. بەڵام زوهدی عاریفین ئەڵێ هەر شتێک مەشغوڵت کا لەوەی زیکری خوا بکەی ئەبێ وازی لێبێنی.
یعنی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێ پارچەی قوماشیان بۆ هێنا کردیە بەری دوایی بەخشی فەرمووی وتیان ئەی پێغەمبەری خوا بۆی بەخشی فەرمووی جوانت بوو لە بەرما خەت بووە جوان بووە مقەلەم بووە فەرموویەتی مەشغوڵی ئەکردم بۆیە بەخشی بە یەکێکی تر یعنی ئەو عاریفە قودوەی عاریفینە کەواتە هەر شتێک زەڕەیە مەشغوڵیکە نایەوێت بەڵام نەیوت کەسی تر لەبەری نەکا فەرموویەکێکی تر کە لە خوار خۆی بێ قەی ناکە جا بۆیە مەوزوعەکە وردەکاری زۆری تیا کراوە زوهد تەنانەت عاریفینیان ئەڵێن چی ئەڵێن الزهد في الدنيا يريح البدن والزهد في الآخرة يريح القلب والإقبال على الله يريح الروح كوات الزهد حتى زهد عارفينش سێ مستەوای هەیە مستەوایەکیانەوەیە کە تەرکی دنیاکەی جەستە و ئاسوودەیە بێ ئەو وەقت و کاتەی کە سەرفی ئەەکەی بۆ جەستە بۆ دەگەمێنێتەوە و بۆ دەگەڕێتەوە و سەرفی قەلبیەکەی دوایی ئەگەیتە مەرحەلەیەک زوهد ئاخیرەتی شت ناوێ ئەو کاتە دڵی شت ئاسوودە ئەوێ تەنها ڕوەکەیتە خوا ئەو کاتە ڕۆحت ئاسوودەیە بێ کەواتە ئینسان لە پێشا بێ بیر لە ئاسوودەیی جەستە بکاتەوە بە زوهد لە دنیا دوایی بیر لە ئاسوودەیی دڵیش بکاتەوە وانە بەوەی کە تەنانەت عاریفەکان بیر لە بەهشت و جانیبش ناکەنەوە تەواو دڵیان خاڵی بوو لەو مۆزوعش ئەگەن ڕووەکە نەخوا بۆی ڕۆحیان ئاسوودە بێ کاک دکتۆر من هەم یەک دووشتم ماوە یەک لەوانە مەسەرەن پێم خۆشە ینی باسی هەندێک زاهید بکەیت زۆهات زاهیدین با بڵین ینی ئەوە ینی ئینکاری نەکراوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باشترین زاهیدەکان بووە لە دوای ئەو مەسەلەن لەو کاروانە دوور و درێژەی دینداریە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ینی کەسانێک هەبن زاهید بن وەکو کێ چۆنیان کردووە مەسەلەن چۆن جارێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کیباری سەحابەی فێری زۆد کردووە دلیلیشمانەوەیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی جارێکیان بە سەحابە بیستومە کە ئەبوو عوبەیدە هاتۆتەوە هەندێک شت و کەلوپەلی لە بەحرینەوە هێناوە دیارە فەرمانبەری کۆکردنەوەی زەکات بووە کە چووە هەندێک شتی بە نرخی هێناوەتەوە وتیان بەڵێ یا ڕەسوول الله فەرمووی دەی موژدەم بنێ وأملوا ما يسركم هەمیشە هیوا بە شتێ بخوازن کە دڵخۆشتان بکە ئەفەرمێ من لە ئێوە ناترسم فەرمووی لە ئێوە ناترسم کە ئەگەر هەژار بن چونکە ئەوە مقاومەتتان هەیە لە مقابلی هەژاریەوە بوەستن بەڵام ئەترسم دنیاتان بەڕوا بکرێتەوە وەکو لەسەر میلەتانی پێشوو کرایەوە ئەو کاتەوە دەستکەن بە کێبرکێ لەسەر دنیا وەکوانی پێشوو ئەگەر ئێمە بەرەو ئەوە بڕۆین یعنی کیباری سەحابەی فێریەوە کردووە کە هەمویان ئەبوو بەکرە و عومەرە و عوسمانە و عەلیە و ئەبوو عوبەیدە و هەموو سیفەتە بەرزەکانیان هەبووە بۆیە تەماشاکەی ئەبوو بەکر هەموو سەرۆتی بەخت کرد لە پێناوی پەیامەکەیە عومەر تەرکی دنیای کرد عوسمان هەرچی سەرۆتی هەبوو ئەی بەخشی وەکو مەولەویە فەرمێ ذوو ما عەلا عوسمانە کەڕەتەینی ومشتری الجەنەتی مەڕەتەینی دوو جار بە سەرۆت و سامانەکەی بەهەشتی کڕی یعنی تەنانەت کاروانێک هات کاروانی عوسمانی کوڕی عەفان بوو لە ساڵێکا بوو کە خەریکە بڵێم گرانی بوو پێداویستی زۆری تیا بۆ و کاروانە تاجرەکانی مەدینە ڕۆشتن وتیان یا عوسمان پێشەوەی کاروانەکە بگاتە شار ئێمەمانەوە لێتی بکرین هەرچێکی تایە بایی چەنە دوو ئەو نەتەینێ فەرمووی زیاتریان پیاوە وتیان سێ ئەو نەتەینێ تا دە ئەو نەڕۆشتن عوسمان فەرمووی لەوە زیاتریان پیاوە وتیانێتە باوەڕ ناکەین ئێمە چونکە ئەمە گەورەترین بازرگانی ئەم دەوروبەرین فەرمووی خوای پەروەردگاری و ضاعیف لمن يشاء بغير حساب فەرمووی خوای پەروەردگار یەک بە حەوسەی پیاوە باشە ئەمە زوهدە عەلی کوڕی ئەبی طالب زاهید بوو عەلی ئەبی طالب بێئیمکانات نەبوو باشترین باخەوانی مەدینە بوو زۆربەی دارخورماکانی مەدینە ئەوەی چاند بەڵام ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما واسيرا
جاری وا بووە سێ کولێری داناوە ئەیتوانی زۆرتری شێ بێ کە سێ کولێرەکەی دانابوو بۆ خۆی و فاتیمە لەگەڵ حەسەن و حوسێین خۆی کولێرەیە بخوا فاتیمە کولێرەیە دوانەکەش مناڵ بوونێکی لەتێ ئالەو کاتە میسکینێک و یەتیمێک و ئەسیرێک دێن ئەیبەخشێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا أبو عبيدة كري جراح خالد كري وليد أمانة قورتين زهادي أمة جاء جاري كان في عمر صلى الله عليه وسلم رؤي كده ابن عمر بانكر فرمي كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل وادع ابن خود للدنيا وكبلي كسيكي غريبي يعني ئەمە شوێنی تۆ نییە ئەمە مەوتینی تۆ نییە مەوتینی تۆ لە شوێنێکی ترە یا خۆت بە ڕێبوار بزانە یعنی ئەم دنیاە مەمەڕە نەک مەقەڕ یعنی گوزەرگایە ڕاگوزەرە نەک شوێنی مانەوە و ئیستیقرار یعنی ئینسان بەسەر پردیەکە بڕوا بە تەمایە لەسەرەوە پردەخانوێ بکە نەخێر یا مەسەلەن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی ترا فەرمێ زاهید بە لە دنیا بۆ ئەوەی خوا خۆشی بووی وەزهد فيما عند الناس يحبك الناس یا يحبك الناس بە هەردوو شێوەکە خوێنرێتەوە کەواتە یەکەم دنیات نەوێ خوا تۆی خۆشەوێ کە دنیات نەوێ یعنی چەند تەرکی دنیا کە ڕوو لە خواکە کە ڕوود لە خوا کرد خوا تۆی خۆشەوێ اینجا تەماعی ئەوەت نەبێ بەدەست خەڵکەوەیە منافەس شەڕیان لەسەر مەکە شەڕ لەسەر دنیا مەکە بۆی خەڵکیش خۆشی بووی بۆیە مەسەلەن ئەو کەسانی کە نەبیل کێ نەبیل ئەو کەسانن دنیا بەرەو ڕوویانە چێ بەڵام ئەوان پشتی تێەکەن منسەب داوایەکە ئەو منسەبی ناوێ داوای لێکەن بێ بە ڕەئیس نایەوێ بێ بە ڕەئیس وزەرا نایەوێ بێ بە وەزیر نایەوێ بێ بە مدیر عام نایەوێ هەڵپەی نەک هەڵپەی بۆی نییە لێی بێزارە ئەمانە نەبیلن ئەمانە خەڵک خۆشیانەون ئەم ساهر لە ئەسڵا دینداری کە سەرنجی ئەدەی و ئەم باسی زهد و زاهدی کە جەنابەت زۆر بە جوانی شیەکی تۆ باسیەکی هەستەکی کە دینداری هەر ئەوەیە تەسلیم بوون بە ئاینی ئیسلام یعنی خاتە سەر ئەو ڕێگەیە ڕۆحی دینەکە ئەمەیە ڕۆحی ئێستا ئەمە گلەیەکان ئەو گلەیە کە خەڵک لە متدەینەکانیەکە متدەینەکان ئەم چەمکە جوانە ئاینیانە بەرجەستە ناکەن لە ژیانی خۆیان پرسیارە بکەم بۆچی ئەوە ناگەن بۆ لەبەرچی لەبەرەوەی ئێمە ئێستا لەگەڵ تیارەکە ئاڕۆین لەگەڵ ئەو تەوژما کە زاڵەوە بەسەر دنیاە زاڵەوە بەسەر سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی ئیقلیمی و سیاسەتی ناوخۆیە لەگەڵ تیارەکە ئاڕۆین دژ بە تیارەکە تەیار و تەوژمەکە ناڕۆین پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ ئەگەر بە ئەندازەی کێوی ئوحود ئاڵتونم هەبێ پێم ناخۆشە 3 شەوی بەسەرا تێپەڕێ و نەمبەخشی بێتەوە ئەمەوێ هەندێکی لێ هەڵگرم بۆ ئەوەی نەوەکو قەرزاریەکێ بم با حەقی ئەو بەمەوە ئەمە حەدیثێکە متفق عەلەیه ئەبوو هورەیرە گێڕێتەوە کەواتە ئێمە لەناو سەحابەیە کیباری زاهدین جونەیدی بەغدادی ئەفەرمێ ئەگەر دەستت خاڵی بوو لە شتێک دڵیشت خاڵی بێ لێی کاک دکتۆر با من پرسیارە بکەم تۆ لە گەورەترینی زاهیدەکان هەر لە سەردەمی پێغەمبەر ئاماکتەوە عەلەیهی سەڵات وەسەلام لەناو سەحابەیان دێنمونەت هێنایەوە هەر فعلەن ینی لە سەردەمی پێغەمبەر و سەحاب ینی ئەهلی هاوڵانی پێغەمبەر ئەم زاهیدانە هەبوون یان دوای ئەوانی لە هەموو سەردەمەکانە ئێستاش خەڵکی زاهیدمانەیە خەڵکێکمانەیە کە بڕوای بە و زرق و برق و مەنسەب و دەسەڵات و ئیمکانات ومانە نییە یعنی من نمونەیەک هەر لە کوردەواری خۆمان لە ناو زانایانی کوردەواری خۆمان مامۆستا مەلا کەریم مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس یەکێ بوو لە گەورە زاهیدەکانی ئومەتە یعنی ئەیتوانی خۆشترین کۆشک و تەلاری هەبێ لە بەغا قەناعەتی کردبوو لە حوجرەیەکی زۆر مەحدودی مەرقەی عەبدولقادر گەیلانیە قودیسە سیڕوه
دائنشت خواردنێکی سادە شۆربایەک خواردنێکی کەم ئەمەیەکێ بوو لە گەورە زایدەکانی ئومەت مامۆستاکەی شێخ عومەر بن القەرەداغی یەکێ بوو لە گەورەترین زایدەکانی ئومەت مامۆستا مەلا باقر مامۆستا مەلا باقر کە شافعی عەسری خۆی بووە زۆر جار یعنی ئەگەر بە هەر کەسێکی بووتە یا خەڵک بیان زانایە یا قبوڵی کردایە ئەیتوانی خۆشترین خۆراک باشترین پۆشاک و ڕازادوەرترین ماڵی هەبێ بەڵام نا یعنی بە هەموو ئەو عولەمانەی کە لە کوردستانە هەبوون من بە خزمەتی زۆریان گەیشتوم نمونەیەکی بەرزی زاهید بوون حاجی مامۆستا مەلا زاهیدی پاوە یەکێ بوو لە زاهیدە گەورەکان هەر ناوی خۆشی مطابق بوو لەگەڵ ناوەرۆکی ژیانیە لەگەڵ ڕەفتاریە ئەمانە پیاوی گەورە بوون لە تاریخی ئیسلامیە لە کۆن و تازەیە هەمان بوو کە ئامادە بوون بە عیزەتی نەفس بژین یعنی سەربەرز بن و ڕازی بوون و ئامادە نەبوون دەستپانکەنەوە لە هیچ دەسەڵاتدارێک یا تەمەلوک بۆ هیچ دەسەڵاتدارێک بکەن. کاک دکتۆرم دیوە جوانەی مەسەلەن چدانم بەندایەتی و پەرستش و پاگبوونەوەیە تەنها پەیوەندی بە ئاینی پیرۆزی ئیسلام و ئەوە هەیەیان ئەشێ لە دەرەوەی ئەم ئەشێ لە دەرەوەی ئەم دینەش ئینسانی زاهید ئینسانی دنیانەویست ئینسانی بەڕێز هەبێ چونکە ئەمە خەسڵەتێکی ئینسانیە لە دینەکانی تریشا تەشجیعی لێ کراوە و ئاساری دینەکانیش ماوە خۆ ئاینی یەهودی ئاینی مەسیحی یا ئاینەکانی تر ئەسڵی ئاسمانیان هەیە و هەر هەموو شتەکانی دەستکاری نەکراوە ئەخلاقی جوان ئەخلاقی پڕ لە فەزیلەت لە هەموو ئاینەکانە هەبووە یعنی من نمونە بۆیانمەوە غاندی خۆ کەسێک نەبووە لەسەر دینێکی حەق بوو بێ بەڵام ئەهلی زوهد بوو یعنی مەسەلەن کاتێک کە داوەتیان کرد بۆ کۆنگرەی ئاشتی لە پاریس ئەو بە دیفاع لە میلەتەکەی ڕۆی بۆی میلەتەکەی ڕزگارکە لە ئیمپریالیزمی بەریتانی ئەو ئامادە نەبوو چێشت و گۆشت بخوا و لەسەر ئەو خوانە کۆ بێتەوە تورەکەی نانەڕەقەی پێبوو لەگەڵ شیرە خوارەوەی لەبەرەوەی میلەتەکەم شعبەکەم ێستا ئەمە ئەخوا ئەمە زوهدە جەمالەدین ئەفغانی عالمێکی گەورە تاوانەوەی موسڵمان بەڵام بڕۆ بۆ ماندێلا لە 4 ساڵ زیاتر سەرۆکایەتیە وڵاتەی نەکرد کە 27 ساڵ زیندان بوو لە پێناوی خەباتی بۆ کردو لە پێناوی میلەتەکەیە بەڵام دوای 4 ساڵ کە ئەگەر بیویستایە هەتا لە ژیانە بوو هەڵیانە بژاردەوە بە سەرۆک ئەمە ئەخلاقی بەرزە تۆلستۆی سەرۆت و سامانێکی زۆری هەبوو هەمووی بەخشی بە فەقیر چونکە نوبلی هەبوو تێگەیشت بوو یعنی حەکیمە گەورەکان ئەهلی دنیانە بوون دیوجانسی کەلبی فەیلسوفێکی یۆنانیە پێش زاین ئەم کابرایە لە ماڵی دنیا هیچی نەبوو تەنها جامێکی فافۆن نەبێ ئەویشی بۆ ئەوە ویست کە بچێتە سەرکانی ئاوی پێ بخواتەوە جارێکیان چۆ سەرکانی تەماشای کرد سەگێک ئاوە خواتەوە بە دەمی ژەنیوەتەنەوە ئاوەکە وتی تاوا لە مۆلا پێویستم بە جامەکەش نییە چونکە من خۆم خوا لەپی دەستی یاومەتێ بە لەپی خۆمی خۆمەوە بۆیە وتی ئەو سەگە بوو بە مامۆستای من ئیتر ناویان نا دیوجانسی کەلبی یعنی وتی سەگ بوو بە مامۆستام ئەسکەندەر چووە بەردەمی ئەو لە ئەشکەوتێکە ئاژیا چووە بەردەمی ئەمیش زستان بوو خۆر هەڵاتە بوو خۆی یا بۆ بەر خۆرەکە بۆی گەرمی بێتەوە ئەسکەندەر چووە سەری وتی چیتەوێ با بۆت بکەم ئەی فەیلسوف ئەویش وتی هیچم ناوێ بەس لاچۆ لە بەر خۆرە تاوەکە هەرەوەمەوێ لە تۆ یعنی زاهیدەکان لە هەموو مێژووی مرۆڤایەتیە لە هەموو ئاین و شارستانێتەکانە هەبوون صفەتێکی ئینسانی بەرزە لە هەموو دنیای ئەو کەسانی کە دەستیان گرتووە بە دنیاوە دەستیان گرتووە بە دنیای تێپەڕەوە بە دنیای کاتیەوە بە دەسەڵاتەوە هەمویان مەکروهن ئەو جۆرە کەسانە
ئەو کەسانە خۆشەویستن کە دنیایان ناوێ دنیا ڕویان تێکا و سەرمەشقەمانە ئەمانە سەرمەشق و نمونەی بەرزن یعنی ئیمامی عەلی فەرمووی ئەی دنیا بڕۆ خەڵکی تر بخڵەتێنە من تۆم سێ بەسێ تەلاق داوە وایانە تەلاقێکە ئیتر نەوهێنمەوە ئیمامی شافعی کە باسی دنیاکە ڕووە تەبەن ڕووە دزێوەکەی دنیا ئەوەیە کە ببێ بە وەسیلەیەک بۆ چاوچنۆکی بۆ حرس و تەمەع و داگیرکاری بۆ پێشەلکردن و تەجاوزی مافی خەڵک لە ئێستای ئەمە زۆر باوە ئەمە دیوە ناشینەکەیەتی ئێنا دیوە جوانەکەی دنیاژەوەیە کە مەزرعەیە بێ بۆ ئاخیرەت کە شتێکی جوان بێ شتێک بێت لە خزمەتی خەڵکابی ئەمە کەس ڕقی لێی نییە و تۆ نابێ لی غافڵبی بەڵام ئەوەی کە هەدەف بێ بە دنیا پارە زۆر کۆکەمەوە سەرۆتم زۆر بێ خەڵک لێم بترسێ خەڵک حسابم بۆ بکە اینجا یعنی تو خەڵک لە ڕاستیا و کاتە و کابرایە گاڵتە بە خۆیەکە فێر لە خۆیەکە چونکە خەڵک حتا یەکێکی تر لە نیشانەکانی زوهد ئەوەیە کە تۆ لەبەر خاتری خەڵک خوا لە خۆت تووڕە نەکەی شەرمەکە لە خەڵک حەق ناڵێ بە خاتری فلان و فیسار حەقدا پۆشێ ئەمەش پێچوانی زۆدە زۆد ئەوەشی تایە کە تۆ بە تەمای مەدحوزەمی خەڵکیش نەبی بە تەمای لایکی خەڵک نەبی بە تەمای حتا لەبەر دەنگدان و ئەم شتانە لە بەرەوەی فلانە کەس دەنگم پێ بە من ئەم قسەیە ئەم قسە جەزابە ئەم قسە سەرنجڕاکێشە ئەوە لەگەڵ زۆدا ناگونجێ چونکە تۆ غەرەزێکی دنیایت نابێ ببێ نەخێر کاک دکتۆر هەستەکەم ینی لە سەردەمەی ئێمە یعنی پێویستمان بەم سیفەتە زاهیدانانە هەیە کە بۆەوەی کە کاروباری دنیاییمان بکەوێتە سەر ڕێگە ڕاستەکەی چونکە هەر پێچەوانەی ئەم سیفەتانەیە کە جەنابەت باست کردن ئێستا دنیایان وێران کردوین سەم لێکردن ڕاستە ڕاست ئەو کردن وەڵام من ئەوەندە کاتی بەرنامەکەم ماوە کە جەنابەت هەر لەڕێی زوهدەوە ئامۆژگاریەکی ئێمە و بینەرە بەڕێزەکان بکەین بۆەوەی کە شتێک لە دنیاداری و دینداریمان ڕاستکەین بەڵێ دنیاداری بە معنا سەحیحەکەی بە معنا شەرعیەکەی ئەوەیە کە تۆ ئەو ئەرک و فەرمانانەی لەسەر شانتە ئەو پیشەی کە هەتە بە جوانترین شێوە ئەدایکە نەتیجەکەش بدەرە دەستی خوا و پشت بە جوهدی خۆت مەبەستە بەو ئەنازەی کە پێ دوابێ شەرتی لازم و کافیە شەرتی لازمە تۆ ئەرکەکان و جێبەجێ بکەی بەڵام کافی نییە بۆ ئەوەی بگەی بە مەبەست ئەگەر تەوفیق و ئیرادەی خوا لە پشت نەبێ بۆیە مەحوی زۆر جوانە فەرمی ئەمە بکەین بە سەرمەشقی ژیانمان هەموو ئەو فەرمودانەی کە باس کرا هەموو ئەو ئاەتە و ئەسەرە جوانانەی کە هەیە مەحویە فەرمێ نەڵێ مەردم کە دنیا پشتی لەو ئەو ڕووی لە دنیا بێ کە پوری زاڵە بۆچی پیرە زاڵی پێڕەزا نابێ ئەگەر تاجت لەسەرکا سەرتی پێوە قوتەدا ئاخر مبارەک کەی دەبێ ئەو خەلعەتەی وا خەلعی لە دوابێ لە دەروێش و لە شا ئەم فاحیشە ئاخر دەکا حاشا گەر ئەهلی غیرەتی دەیسا لە خۆی و ئەهلی حاشا بێ برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستایە شەوی یەلدات لە پێشە و ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ ئەمە بکەین بە بەرنمەیەک و لەسەری پەروەردە بین بیبێ بە کەلتور یعنی چۆن ئێستا کەمپینێکە کرێت بۆ شتێکی ڕاست بۆ شتێکی حەق هەموو خەڵک لە دەوری کۆبێتەوە با ئەمەش کەمپینە بکەین دنیا مەداری بەو مەعنا سەلبیە دنیاویستی و دنیا پەرستی مادە پەرستی و مەنسەب پەرستی حیزب پەرستی و دەسەڵات پەرستی بکەین بە شتێکی عیبە بکەین بە شتێکی ناشرین خۆمان لەسەرەوە پەروەر دەکەین کە خۆمان لەسەرەوە پەروەر دەکەین کە خزمەت گوزار بین نەک قودرەت مەدار. زۆر سپاس بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زەهاوی و تێژەر. سوپاس بۆ جەناب. سپاس کاتمان زۆر گرتی و تێشیرینی زۆرمان بیست. زۆر سپاس دەکەم. خۆش بیت سەلامەت بی سەرچاو. سپاس بۆ هاوکارانم بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان تا بە گەیشتنەوەیکی ترمان لە ئەڵلقەکانی داهاتووی بەرنامەی دین و دنیا هەر شاد بەخباتان.